سڵاتان لەبێت تاوەڕێیان. طبعا ئەمە یەکەم ڤیدیۆی منە بەم شێوەیە کە لە ستۆریا دانیشتم باسی بابەتێکی وە بکەم، بەڵام بە گرنگم زانی کە باسی ئەم بابەتە گرنگە بکەم لە ستۆریا وەکو گەنجێکی کوردی ئەکتیڤ لە شاری کەرکووکە، و پەیامەکەی خۆم ئاڕاستی و کەسانە بکەم کە بەنیاز نین لە ڕۆژی دەنگدانە دەنگ بدەن. و ئەم ڤیدیۆیە بۆ پشتگیریکردنی هیچ لایەنێک و هیچ حیزبێک نییە و دژایەتی هیچ نەتەوەیەکی تری شاری کەرکووک ناکەم. بارودۆخی کە چەندین ساڵە کەرکووک تایەتی و ئەو ڕووداوانەی کە بەم کۆتاییە بەسەر شاری کەرکووکە هاتووە وەکو بەبیرهێنانەوەیەک بێ، و هەروەها خوێنی ئەو شەهیدانەی کە چەندین ساڵە بە درێژایی مێژوو لەم شارەیە لە پێناوی ئەم شارەیە خوێنیان ڕۆشتووە، باوەکو ڕێزێک بێت بۆ خوێنی ئەو شەهیدانە بڕۆین و لەم دەنگدانەیە لەم دەنگدانە چارەنووسسازەیە بەشدار بین بە دەنگەکانمان و هەوڵ بدەین بۆ وەرگرتنەوەی دەسەڵات لە شاری کەرکووکە. ئەم شتە لە پێناو هیچ حیزبێک نییە و لە پێناو هیچ لایەنێک نییە، لە پێناو شاری کەرکووکەیە. هەوڵ بدەین بە دەنگەکانمان و بە یەکگرتنمان دەسەڵاتی کورد بۆ شاری کەرکووک بگەڕێنەوە. و بۆی هیوادارم هەمومان لە ڕۆژی 18 مانگە بەشدار بین و بە دەنگەکانمان سەرکەوتنی کورد لەم شارە بێنازیە تۆمار بکەین. زۆر سپاس بۆ گوێگرتنتان.